تونێلە ڕەشەکان لەو کاتەوەی هەسارێکی زەبەلاح بۆ ملیارەها ساڵ دەسووتێ دەرئەنجام سوتەمەنیەک دەردەدات و خۆی دەکێشێت بە تۆپەڵێک مادەدا کە هێندە چڕە بڕی یەک کەوچکی چایی لێی کێشەکەی نزیکەی 55 میلیارد تەنە. جا هەموو مادەکانی دەوری و ئەستێرەکان و بە بچووک و گەورەکان و تۆزی گردردونی کە لە دەوری دەسوڕێنەوە هێدی بۆ لای خۆی ڕادەکێشێت و هەڵیان دەلووشێ. ئەمە هاوشێوەی ئەوەیە کاتێک کونی حوزێکی پڕ لە ئاو لە بنەوە دەکەیتەوە ئاوەکە بەرەو خوار بە شێوەی خولانەوە هەڵدەمژێت. لەبەرەوەی ئێمە هاوشێوەی ئەم دیاردەیەمان لە سیستمی خۆماندا هەیە و هەمان ئەو کاریگەریانەی لە دەوری تونێلی ڕەشوو دەدەن لێرەدا دەتوانین هاوشێوەی ئەوە بەدی بکەین. جا بە ئەنجامدانی ئەم تاقیکردنەوەی لێرە دەتوانین لێکۆڵینەوە لەسەر هەمان کاریگەریەکانیان لە دەوروبەری کوونەڕەشەکان ڕوودەدەن ببینین. بە جۆری تیۆری تشکی زۆر و شەپۆل ڕاکێشان کە دەچنە ئەو ناوچەیی دەرەوەی ئاسۆی ڕوودانی ڕاکێشانەکە ئەوە لە لایەکی ترەوە بڕی وزەکان زیاد دەکات لەوەی کە هەیەن بوو. بە هۆکاری ئاشکرا هیچ کەس نەیتوانیوە ئەمە بە تاقیکردنەوە بسلمێنێت، بەڵام تاقیکردنەوەکە بە ئاو بە دیلێکی گونجاومان بۆ ئەو مەبەستە بۆ دەڕەخسێنێت. لەم تاقیکردنەوەدا ئامێرێکی تایبەت شەپۆلمان لەسەر ڕووی ئاوەکە بۆ دروست دەکات. هاوکات کامێرایەکی سێڕەهەندی وێنەی ئەو پانتاییە دەگرێت کاتێک هەوا لەگەڵ ئاودا بەریەک دەکەون. ئەم ڤیددیۆیە شێوازی کاریگەری شەپۆلەکە بەڕوونی پیشان دەدات. The wave is created here on the bottom. We can see it propagating, so it's a plane wave, the same. ئەم شەپۆلەی لە بنەوە دروست دەبێت دەبینین پەخش دەبێتەوە و شەپۆلێکی سادەیە بە هەمان شێوەش لە هەموو شوێنێکدا دەجوڵێت. پاشان شەپۆلەکە خۆی دەدات بە ئاوا خولاوەکەدا و دواتر کاردانەوەی لەگەڵدا دەبێت و پرۆسەی پەرشبوونەوە بەدی دەکەیت. ئەمەش نیشانەیەکی بەدیکراوی تیشکی مەزنی ئەو هێڵە پچراوانن، چونکە ئەوانە نیشانەی بەریەکەوتنن لە سیستمی ئێمەدا. زانایان دەڵێن ئەم لەکچوونە لەگەڵ ئەوەی لە تونێلە ڕەشەکاندا ڕوودەدات ڕەنگە ئەو بیرۆکە نوێیانە بێنێتە گۆڕێکە دیاردەکانی زەمینی بەکار بهێنرێن بۆ لێکۆڵینەوە لەو ڕووداوانی لە گردونە دوورەکان ڕوودەدەن. ئەنجامەکانی ئەم توێژینەوەیە لە گۆڤاری فیزیای سروشدا بڵاو کراوەتەوە.